ڕێکخراوێک لە ئەڵەبجە لە خولێکی ئیشی چنین و دروماندا ژنان و کچانی شارەکە و ئاوارەکانی عێراق و سووریا کۆ دەکاتەوە. لەم پێشەنگایەدا بەرەمەکانیان دەخەنە ڕوو. ژنانی ئاواری عێراق دڵخۆشن بەشداری لەو جۆرە چالاکیاندا بکەن و دەڵێن شارەزای کولتور و فەرەنگی یەکدی دەبن. بەشێک لە ژنانی ئاوارەی عەراب جلی کوردیان دووریەوە و دەژڵێن لە ڕووی مادیەوە دەتوانن سوودێک لە ڕێگەی بەرەمەکانیان بەدەست بخەن. ئێمە وەکو ئاوارەکان لایەنی دەرونیمان یعنی باشتر ئەبەکەین بۆ ئێرە بەشداری لەم کورسانە ئەەکەین یەنە دەرەوە لە ماڵەکانەوە هەروەها لە هەموو ینی لایەنەکانی کەش بۆ ئێمە گرنگە چونکە ئێمە فێری شت ئەبین فێری شت دروستکردن ئەبین لێرە. زیاتر لە 35 کەس بەشداریان لە خولی دوورمان و چنین و ئیشی داست لە ڕێکخراوەکە کردووە. بەشێک لە بەشداربوانیش دەرچوانی زانکۆ و پەیماگەکان یاریمی کوردستانن. دەڵێن بۆی دانەمەزراندنیانەوە خۆیان فێری چنین و دوورمان کردووە بۆ ئەوەی بتوانن داهاتێکیان لە ڕێگەی بەرەمەکانیانەوە دەست بکەوێت. بڵی دامەزراندنمانی ئێرە خولێکی باشە بۆ کەسانی کە لە ماڵەوەن فێری دوورنی جلی کوردی و چنین و ئەم دەستی ڕنگینانە ئەم شتانە بوو شتێکی زۆر باشە لە جیاتی ئەوەی بڕەپارەیەکی زۆری پێوێ بڕەپارەیەکی کەمەیە بە ئەشیاکەی و خۆ دروستیەکەی هەم ئەتوانی بیفرۆشی و لە ڕووی مادیەوە سوودێکی لێ بینیت. ڕێکخراوی نوێ ئێمە هەوڵمان داوە هەمیشە تازەگەرەی بکەین و ڕۆحێکی پێکەوە ژیان لەگەڵ ئاوارەکانە پێکەوە بێنین. ئێستا ئەوان وەکو خۆیان زۆر خۆشحاڵن کە لێرە ئێمە خولیان بۆەکەینەوە دەرزیان پێ ئاڵێن و هەم شارەزای کولتور و جلوەرگی کوردی ئەبن لێرە وەکو دورومان فێر ئەبن هەم ئێمە شارەزای کولتوری ئەوانە بین. ڕێکخراوەکە دەیەوێت خول و چالاکیەکانی فراوانتر بکات و بۆ شارەکانی دیکەشی بگوازێتەوە. بە کۆکردنەوەی ژنان و کچانی کورد و ئاوارەکان نمونەیەکی جوانی پێکەوە ژیان لە شارەکە دەبینرێت. وەک بەشداربوانیش دەڵێن ئاشنا یەکدی دەبن و دەتوانن پێکەوە فێری زمان و کولتور و نەریتی یەکتر بن. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.